سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. PUK میدیا کە وێبسایتی ڕسمی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕۆژی 22 پێدەنێتە 21 ساڵەی تەمەنی کاری میدیایی خۆیەوە. من لەم ڤیدیۆیەدا کۆمەڵێک زانیاری ورتان سەبارەت بە وێبسایتەکە پێدەڵێم. وێبسایتی PUK میدیا ماوەی 20 ساڵ زیاترە لە بواری میدیای ئەلکترۆنیدا کار دەکات. بە پێشەنگی دەستی پێکرد و مۆمی 21 ساڵەی دادەگیرسێنێت و پارە بەکارەکانی خۆی دەدات لەسەر بنەمای کارکردن بە پرانسیبی پرۆفێشناڵی، ڕازگۆیی و گەیاندنی زانیاری ڕێز لە خوێنەرانی خۆی دەگرێت. ماوەی ساڵێکە PUK میدیا وەک سایتی ڕسمی یەکێتی نیشتیمانی کوردستان کار دەکات کە گزارش لە هەڵوێست و چالاکیە سیاسیەکانی دەکات و لەم قۆناغنوێدا بە فۆرمێکی نوێی سیاسی و حزبی بۆ پەڕی پرۆفێشناڵی و پشتبەستن بە سەرچاوە و ڕاستی و متمانە و ڕێزگرتن لە خوێنەرانی کارە میدیایەکانی دەکات. ئێستا PUK میدیا لە وەرزێکی نوێی کارکردنیدایە. وەک سەرچاوی باوەڕپێکراوی ڕسمی، هەواڵ و راپۆرت تەنها هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان بە زمانەکانی ئینگلیزی، عەرەبی، کوردی بە شێوەزارەکانی سۆرانی و کرمانجی و بادینی بڵاو دەکاتەوە. لەگەڵ ئەوەی لە ئێستادا هیچ بەیانێرێکی نییە، بەڵام ڕۆژنامەنووسەکانی بە پشتبەستن بە توانای خۆیان بەرهەمهێنان دەکەن و بابەتە میدیایەکانیان سەرچاوی میدیای دیکەیە و پشتی پێدەبەسترێت بە زمانەکانی عەرەبی و ئینگلیزی، کوردی بە شێوەزارەکانی سۆرانی و کرمانجی و بادینی. لە ڕووی سۆشال میدیاوە ئێستا وێبسایتەکە 16 پلاتفۆرمی ڕسمی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە بە زمانە جیاوازەکانی عەرەبی و ئینگلیزی، کوردی بە شێوەزارەکانی سۆرانی و کورمانجی. بابەتەکان لە فەیسبوک، تیکتۆک، ئێکس، ئینستاگرام، تیلگرام، واتسئەپ و یوتیوب بڵاو دەکاتەوە. پێشتریش پەیجی کوردی سۆرانی خاوەنی 1,600,000 لایک بوو، بەڵام لە ساڵی 2015 داخرا و پاش هەوڵێکی زۆر نەتوانرا وەربگیرێتەوە. پەیجی ڕسمی کوردی سۆرانی لە ماوەی ئەو ساڵەدا لە 132,000 لایک و 131,000 فۆلۆوەرسەوە بەرز بۆتەوە بۆ 144,000 لایک و 191,000 فۆلۆوەرس. بە گوێرەی راپۆرتی IT کە پشتبەستە بە داتا و زانیاری پێگە تایبەتمەندەکان، ژمارەی سەردانیکەرانی سایتەکە لە ساڵی 2020 بۆ ساڵی 2021 لە ساڵێکدا نزیکەی 55,000 بووە، بەڵام لە قۆناغی نوێدا ژمارەی سەردانیکەر واتە لە ساڵی 2022 بۆ ساڵی 2023 گەیشتووەتە زیاتر لە 328,000 کەس و ڕۆژانە زیاد لە 10,000 کەس سەردانی سایتەکە دەکەن. شێواز و ئیدیتینگ. ئێستا سایتەکە پرۆژەی ئیدیتینگی خۆی هەیە و لە بەرهەمهێنانی میدیاییدا پەیڕەو دەکرێت. هەروەها پرۆژەی چوارچێوەی سیاسەتی میدیایی هەیە و لە بابەتە میدیایەکاندا بەجێبەجێکردنی بنەماکانی کاری میدیایی پەیڕەوی دەکات. ستۆدیۆی دەنگ و هونەر و بەرهەمهێنانی کردوتەوە بۆ ڤیدیۆ و ئینهاوس بۆ سایت. تیمەکەش سیستەمی نوێی کارکردنی پێکەوەی لە ئۆفیس پەیڕەو دەکەن کە شێوازێکی نوێی ئاژانسە بەناوبانگەکانە و لە هەمان کاتیشدا وەک ستۆدیۆ لۆکیشن بەکاردەهێنرێت. بۆ یەکەم جار توانرا هەواڵنامەیەکی دیجیتاڵی ئینگلیزی بڵاو بکاتەوە و تا ئێستا 57 ژمارە دەرچووە. بۆ یەکەم جار سیستەمی کلااوت بەکاردەهێنێت بۆ نێتوۆرکینگ و پاراستنی بەرهەم و ئارشیف. سەر لەنوێ دیزاینی سایتەکە کراوەتەوە و لۆگۆکەش بەپێی فۆرمی کارکردنی نوێ گۆڕدراوە. PUK میدیا لە ڕۆژی 22/1/2023 دەستی بەکارکردن کرد وەک سایتێکی سیاسی و هەواڵی گشتی هەمەڕەنگ لە سایتە یەکەمەکانی هەرێمی کوردستان و عێراق بوو. لە کاتی دامەزراندنیدا قۆناغەکە یارمەتیدەرێکی باش بوو کە ببێتە سەرچاوێکی باشی ڕووداوەکانی پرۆسەی ئازادی عێراق. بەتایبەت سەرجەم ئاژانسە عەرەبی و جیهانیەکان پشتیان پێدەبەست و تیمێکی ڕۆژنامەنووسی پرۆفێشناڵ کاریان تێدا دەکرد. ئەمە جگەلەوەی لەگەڵ هەواڵە سیاسیەکاندا گرنگی بە هەواڵی ڕۆژ و هەواڵی هونەری و ئابووری وەرشی و هەمەڕەنگ دەدا. سەرەتا PUK میدیا لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان و بەغدا و 13 وڵاتی ئەوروپی و عەرەبی 150 پەیامنێری هەبوو. لە یادی دامەزراندی PUK میدیادا دەرگای ڕەخنە و تێبینیەکانی ئاوەڵایە و بە خۆشحاڵیەوە سەرنج و تێبینەکانی ئێوە وەردەگرێت. هەر شاد بن.